من ناوم شانە و جەلالە بۆ ماوەی چەند ساڵێکە دەستمان کردووە بە دروستکردنی چەند بەرهەمێکی خۆماڵی ئۆرگانیکی دۆستی ژینگە و وەتەندروست لە شاری سلێمانی لە کوردستان کە بۆ یەکەم جارە لە عێراق و شەرق ئەوسەطیش بەعام ئەم جۆرە ئیشە بکرێت و بە شێوەیەکی قانونی و ڕێگە پێدان دەستمان کردووە بە کارەکانمان لە ڕێگەی کارگەی مۆرەوە بەرهەمەکانمان خستۆتە خزمەت خەڵک. طبعاً پێشێکی بۆ ماوەی 3 ساڵ ئێمە لە تێست و تاقیکردنەوەی جۆرەکانی قماش و واروها گونجاندنی لەگەڵ خەڵکی خۆمان و لە ڕووی تەندروستی و دۆستی ژینگەیەوە ئەوانەمان تاقی کردوێتەوانێ و تقریباً 2 ساڵە بێت ئێمە بە پەپلیک لە ناو خەڵکین بە عەلەنی لە ناو خەڵکین و شتەکانمان لە خزمەتی خەڵکایە. بەنیسبەت بەرهەمەکانمان زیاتر لە ئێستاە خۆی گرتووەتەوە لە بابەتی خانمان و منداڵان و بۆ ئەو بابەتانەی کە تا ئێستا دەستی بۆ نەبراوە و کەس خەمخۆری نەبووە بەڕاستی بۆیان بۆ ئێمە پێمان خۆش بوو هەم وەکو ئافرەتێک هەم وەکۆیی کە خەمخۆرێک بین بۆ خەڵکی خۆمان یعنی لە حاڵەتێکە ئەگەر هەنێ بابەت لە دەرەوە بۆمان نەیەدیان چی بەڕاستی ئەمە تووشی پەکەوتن ئەبووین و جگەلەوەی هاتنەکەشیان هەر زەرەر بووە لەبەرەوەی بە خراپترین کوالیتی هاتبووە ناو وڵاتەکەمان زەرێکی زۆری لە خەڵک جابوو. لە دوای ئەوەی کە سەردانی چەند دکتۆرمان کردووە و زۆرینەی نەخۆشیەکان لە بابەتی ئافرەتانە بەهۆی بابەتی ئیلتیهابات و نەخۆشیەکانی ئافرەتانەوە بوو بۆی پێمان خۆش بوو کە ئێمە ببین بە بەدیلێکی تەندروست یعنی بەڕاستی ئەوەی ئێمە دڵخۆش ئەکات ئێمە دەستمان نەکرد بە بزنس ئێمە دەستمان کرد بە دروستکردنی بەدیلێکی تەندروست لە هەمان کاتە دۆستی ژینگە بیانی بۆی هیچی تر لەوەی کە ئەچین بۆ سەیران بۆ شوێنە گشتیەکان هەنێشتی ناشرین و ئەوانە نەبینین بەڕاستی سروشتیان ناشرین کردووە و هەروها هیچی تر ئەگەر بتوانین بەشێکیش بێ بتوانین لە معاناتی و ئافرەتانە تێبگەین کە خۆمانەزانین هەمویان کێشان هەیە لە ئەو پرۆداکتانی کە بەکاریانێ ناو چەند وەختەوە و چەندێکیش زەرەر من بوون لی تەبعاً ئەمە ڕێک بۆ مناڵانیش بە هەمان شێوێ ڕەنگە هەمومان نەمانزانی بێ و دایک و باوکەکان هەستیان پێ نەکردبێ لەبەروی کاتێک پرۆداکتێکە بینی بە ڕەنگێکی زۆر سپیەتە بەردەستمان توواتە سەورەکە ئێمە زۆر هایجینیک و پاک و تەندروستە بۆ مناڵەکەت بەڵام بەداخەوە زیانی زۆر گەورەی هەیە و لە پشتی ئەو ڕەنگە سپیەوە ئەتوانین بڵێن ڕەشایەکی زۆری بڵاو کردوێتەوە لە ناو خەڵکە بۆی ئێمە پێمان خۆش بوو هەم بە ڕێگەی تەوعیە و ڕێنمایی بتوانین خەڵک هۆشیار بکەینەوە لەم ڕوەوە و هەمیش بتوانین یەکسەر بەدیلمان هەبێت چونکە تۆ کە بڵێ ئەمە ڕێگە چارەوەمانە خۆمانەزان ڕۆژانە دکتۆرەکان باسیەکەن بەڵام کەسیش بەدیلی نەبووە بۆ پێمان خۆش بێ ئەو فەراغ گەورەیە کە وەکو تابوو وا بووە تا ئێستا لە ناو کووردا کەس باسی نەکردووە ئێمە بتوانین ئەو فەراغ گەورەیە پڕکەینەوانی و وەسپاس بۆ خوا بەڕاستی تا ئێستا هەر پرۆداکتێکی مۆر کە بەکارهێنرابێ تا ئێستا هیچ شتێک نەبووە مەسەلەن گەڕاوەیەکمان نەبێ یا گلەیەکمان لێبێ یاخود هیچ مشتریەکمان نییە وەکو ئەوەی کە پێمان وتووە لەوە زیاتر ئیسپادەی نەکردبێت لە پرۆداکتەکان ئەمەش بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە ئیشەکەمان سەرکەوتوو بووە لە ڕووی ئەوەی کە ئامانجەکەمان پێکاوە کە بتوانین خزمەتی تەندروستی خەڵکەین و خزمەتی ژینگە بکەین و هەروها لە هەمان کاتە خەرجێکی زۆریش بگەڕێتەوە بۆ خێزانەکان لەبەرەوەی ڕەنگە ئەو تۆ بەو بڕە کەمپارەیە بە خۆت نەزانی بە تایبەتی لە بواری دایبی ئەو شتانەیە زۆر ئەو شتە دەرەکەی بەڵام کاتێکە سابۆ نمونە و دایبیانەی ئێمە کە دروستمان کردووە یەکجار کە تۆی کڕی لە یەکەم ڕۆژی لە دایک بوونی مناڵەکە و تا 3 ساڵان بۆی بەکارێت تەرەقی هەیە گەورە بچووکە کرێ ئەمەش واد لە کاسێرکە و دایکە بە چەند دایبیەکی کەم ئەتوانێت مناڵەکەی گەورەکە و بە ڕێگەیەکی زۆر تەندروستیانە و خەرجێکی زۆریشی لە کۆڵ بۆتوانێ هەچەند دوکانیشمان هەیە یعنی شوێنی چۆنڵی شۆڕومیشمان هەیە و خەڵکیت بۆ لامن بەڵام بڕێکی زۆر لە مشتریەکان بە ڕێگەی ئۆنلاین لێمان داواکەن بەڵام ئێمە لە ڕێگەی ئۆنلاینەوەکو پەیجی تر و شوێنی کە ئیژ ناکەین لەبەروی شوێنێکی ڕسمین و ڕێگە پێدراوین بۆیە زۆر بە شێوازێکی پرۆفیشناڵی و تەندروستیانە لەگەڵیان ئەبین لەبەروی خۆمان لیژنەی توبیشمان هەیە یعنی زۆر جا پرسیاری توبیشمان لێکن ئەگەر لە ئیمکانیەتی زانیاری ئێمە هەبێ بێگومان پێشکەشیانەکەین بەنیسبەت پرۆداکتەکانی کە بەکاریان هێناوە زۆربەی زۆریان ئەم حاڵەتیان بەسەر هاتووە مەسەلەن بەردەوام لە لای دکتۆر بوون مانگانە بۆ بچن بۆ لای دکتۆر و چەنەها دەرمانیان بۆ بکەن تاکو بتوانن
عنی بەردەوام بن لە ژیان بەو حاڵێکیانەوە بەڵام خۆشبەختانە لە دوای بەکارهێنانی بەرهەمەکانی مۆر مەسەلەن لە دوای 2 مانگ لە دوای 3 مانگ یعنی ئەو پەڕی تا ئێستا لە 6 مانگ تێپەڕ نەبووە هیچ مشتریەکمان کە گەر حاڵەتێکی هەبوو بێت لە ناتەن دروست بوو بێت لەو بابەتەوە لە بابەتی نەخۆشی ئافرەتان ئیسفادەی نەکرد بێت و وەلی ڕزگار نەبوو بێ طبعا ئەمانە بە دەلیلی شەوەیە زۆر لە مشتریەکانمان تەنانەت فەحسی خۆیانمان بۆنێرن ینی چۆنەڵی تەنانەت پرۆداکتەکەمان پیشانی دکتۆرەکانی ئاڵێن من ئەمە بەکارێنم ئەجا ڕزگارم بووە و خۆشبەختانە دکتۆرەکەش بۆتەوە بە مشتری خۆمان ئەمە بۆ ئێمە زۆر دڵخۆشیە کە بەو جۆرە بتوانیمانە کە خەڵکانێکی زۆر لە ڕووی تەندروستیەوە ئەو ئیسپادە زۆرەمان لێ بکەن و ئەوە جگەلەوەی کە ئەمە دۆستی ژینگەیە لە هەموو کاتێک هەر کەسێ بەکارهێنان بێ بەکارهێنەری ئەم بەرهەمانە بێ دۆستی ژینگەیە و لە ڕووی دینی و ئەخلاقی و مرۆڤایەتیەوە کارێکی زۆر پیرۆزە بەڕاستی ئەمە بەشی کارگەکەمانە بەشێکی بچووکێتی ئێمە بەڕاستی لە شوێنێکی تریش کارگەمان هەیە ینی هەر بەشێکی تریم کارگەیە چووکە لێرە زۆر جار جێمان نابێتەوە بۆ هەنێ پرۆداکتمان بەڵام بۆ هەنێ حاڵەت کە تەڵەب خاصە و شتاناکرێ لێرە ئەیکەین لە بەرەوەی مشتریەکان سەردانمانەکەن یەکسەر خۆمان کە قیاسات توشتی بۆ گرین ئاسانترا لێرە کە بۆی بکەین بەنیسبەت بابەتەکانمان وابزانم زۆر ئاشکرایە خەڵکێکی زۆر ئەزانێت لە بابەتی پادەکانمان بۆ ڕۆژانە بۆ مانگانە و لە بابەتی لیباسی مانگانە واروەها لیباسی ئاسایش وا ئیشەڵا خەریکە بەتەمای دەست پێ بکەین و چەند وەکو دایبی و ئەو بابەتانی مناڵان لە بەرێخەیە لە دایبیە بەرێقی وەتەرپروفمان هەیە بەڵام جگەلەوە جۆرە بەرێخەیەکمانەیە کە لە هەمان کاتە دژە شێداریە یعنی ئەو مناڵە چەنێ لیکی هەبێیانە شتێک نایەڵە بەی شێوەیە شێدار بێت تەڕ بێت بە وشکیە مێنێتەوانێ نە لە ژێر و نە لەسەر و هەروە بە دوو دیویژ ئەتوانی بەکاری بێنی دایبێک ئەو عفو ئەو بەرێخەیە و کە ئەمەش بۆ مناڵانی کە قەسەباتیاتی یاخود نەخۆشیێکیە بیان بۆی بە دوور بێت لە نەخۆشکەوتن بەڕاستی حلێکی زۆر زۆر باشە. من و خوشکەکەم بەردەوام لێرە بە پێوەری سەرەکی ئیشەکەی بەڵام جگە لەوە دوو خەیاتی تریشمان هەیە کە زۆر پێویستمانە لە کاتی دروستکردنی بابەتەکانمان سا مەسەلەی دایبی ئەو شتانە بەڕاستی بە یەک کەس ناکرێت و شتێکی تایبەتی شەوە بزانم خەیاتێکی زۆر هەیە لە وڵاتەکەمان بەڵام ئەمە یعنی زۆر جار خەڵک پێمانەڵێت دەورەمان بۆ بکەیان شتێ بەڵام بەڕاستی ئەمە یەکەم جۆری قماش و تایبەتمەندی خۆی هەیە هەموو شتێک ناتوانیت و دایبی لە دروستکەی و لەمان کاتیشە ئەو شێوازە جوورینە بە پێی قیاسی کەسەکان ئەگۆڕێت بۆیە ناتوانانی تۆ بە ئاسانی هەر کەسێ بێ بتوانێت ئەو دایبیە دروستکات یان ئەو پادانە بەو جۆرە و بۆ قاڵبە ڕاستە دروستکە بۆیە خۆشبەختانە کاتێکە بە ڕێژەی زۆر و بادەدی زۆر ئێمە هەری بەرهەمێک لە بەرەمەکان کەمانێ بڵێن بەردەست بێت بێگومان پێویستمان بە مۆزەفیکەیە و خەیاتی تری بەڕێزە هێنینە ناو ئیشەکەمانەوانێ لەوانە جاری وا بێت 4 بۆ 5 کەسی تریش زیاکەین بۆ ئیشەکەمان و بۆ ماوەیەکی کاتیە بێ ئەوش لە بەرەوەی کە ئێمە هەر ئەوەنە ئیمکانمانەیە جینا ئەگەر تۆ ئینسان بتوانێت لە ڕووی مادیەوە پڕ بێت و بتوانی دەستکراوەتر بی بێگومان نەتوانی هەم شوێنەکەت گەورەکەی هەم خزمەتی زیاتریشکەی بە خەڵک لە ڕووی هەلی کار و خستنە بەردەستی بەرهەمەکان بۆ خەڵک. ئادی سووری مانگانەکان لە دوایەوەی کە دوورین تەواو ئەبێت و تاقیمەکرێت بەم جۆرە لە پۆلی باگانەیە هەڵی ئەگرین و لە ڕەفانە ئاگر دای ئەنین بۆ ئەوەی بەیشێوێت تەنانەت تۆزیشی لێنە نیشێت و بە تاقیمکراوی و هایجینیکی بمێنێتەوانێ بۆ بەنسبەت قماشە بڕاوەکانمان بۆ بەرهەمەکانمان عادەتەن ئێمە لە دوای بڕین ئەیخێنە ناوم بۆکسانە کە خۆی لە ڕاستیان بۆکسانە تایبەتە بە خواردن ئێمە بۆیە بەشمان هەڵبژاردووە بۆی هیچ کارلێکێک نەکات لەگەڵ قماشەکانمان چونکە بەڕاستی ئیشەکەی ئێمە هەدەفە لە دوورکەوتنەوە لە پلاستیک و لە نایلۆن و لە قماش و بابەت و بەرهەمی ناتەندروست بۆیە پێمان خۆش بووە بەرهەمەکانمان کاتێککە خۆیان زۆر تەندروستن تەنانەت لە ناو بۆکسێکی شاڵ نەگیرێت کە زەرەری لێبا. خۆشبەختانە ئێمە توانیمانە بۆ شایە پڕکەینەوە لە نەبوونی هۆشیاری و زانیاری تەواو لەسەر
بابەتی جیسمی ئافرەت واروەها سووڕی مانگانە بە تایبەت لە ڕێی ئەم کتێبەوە هەموو زانیاریی تایبەت بە خانمان بڵاو کراوەتەوانێ واروەها دەتوانیت وەکو هاوڕەیەکی دکتۆرانە لەگەڵ خۆتا بۆ هەموو ئەو تەمەنی کە لە سووڕی مانگانەی ئەتوانی بەکاری بێنیت و ئەوە جێی دڵخۆشیە بۆ ئێمە کە ئەم کتێبە لە دوایەوەی چەندین دکتۆر و چەندین لیژنەی توبی تەنانەت لە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانیشەوە پێداچوونەوەی بۆ کراوە و وەکو باشترین کتێب و یەکەمین کتێب بە زمانی کوردی لەم بوارەی کە زۆر پشتگوێخرا بوو ئێستا دانراوە و بڕیارە ئینشاءڵڵا بکرێتە ناو کتێبخانەی هەموو قوتابخانەکان و ئینشاءڵڵا ئێمەش بە پێی کات و بڵین گونجاندنی کارەکانمان هەوڵێن کە بتوانین وەرکشۆپ و سیمینار بکەین لە ناوەی کوردستان و لە دەرەوەیش یعنی لە شار و دێهاتەکانی تریژ ئینشاءڵڵا کتاب بتوانین زۆرترین ڕێنمایی هۆشیاری لەم بارەیە و بڵاوکەینەوانێت چونکە بەڕاستی تەندروستی خانمان تەندروستی مناڵەکانمانە تەندروستی کۆمەلگایە تەندروستی هەموو چواردەورمانە ئێمە هەر بەرهەمێک کە دروستمان کردووە لەبەرەوەی بەپڕ زانیاریە و ئیشەکەمان کردووە بۆیە زۆر ئاسان بوو بۆ ئێمە بتوانین کەتەلۆگ دروستکەین لەسەر چۆنیەتی شۆردن و بەکارهێنانی بەرهەمەکانمان و بۆ هەر بەرهەمێک تایبەتمەندی خۆی هەیە و شێوازی شۆردن و بەکارهێنانی خۆی هەیە بۆیە توانیمانە چەندین کەتەلۆگ تایبەت بە خۆیان دروستکەین و لەگەڵ هەر فرۆشتنی هەر بەرهەمێکە بێگومانم کەتەلۆکانی لەگەڵایە کە توانیت تۆ بە شێوازێکی زۆر ڕێکوپێک بەکاری بێنیت و سوودی لێبین. پەیامی من بۆ هەر خاتونێک بە نیسبەت کارکردن و ئیشکردنەوە هەر شتێکە لە پێوەری کۆمەلگا و دین و ئەخلاقیەتی کۆمەلگاکە تاتێنە پەڕێ بەڕاستی زۆر خۆشە ئافرەتانیش ئیش بکەن بێگومان شتێکی زۆر باشە و کاریش کارێکی پیرۆزە بۆیە شتێکی زۆر باشە کە ئافرەتانیش بتوانن ئیش بکەن و بەردەوام بن و بەڵام لەو بوارەی کە بتوانن خۆیانی تیا بدۆزنەوە وەروە بە جۆرێ بکرێت کە تەنها بۆ پارەپەیاکردن نەبێت بگرە بۆ خزمەتکردنی مرۆڤایە نەبێت و بۆ ئاسوودەکردنی ڕۆحی خۆشی بێت.